لە بەردەوامی خۆپیشاندانەکان لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمانە بێت. وەریا سڵاوت لێبێ و لە پارێزگای هەڵەبجە لە ئێستادا خۆپیشاندانەکان بەکوێ گەیشتووە؟ بەڵێ سارا سڵاو لە تۆش. لە ئێستادا خۆپیشاندانەکە لە ئێستادا کۆتایی پێهاتۆ، بەڵام تاکو ئێستاش ئەندامان و بەشداربووانی خۆپیشاندانەکە لێرە ماونەتەوە هەندێکیان. ئێمە هەوڵەدەین ڕای چەند هاوڵاتیەک وەربگرین کە بەشداریان لەم خۆپیشاندانەدا کردووە. ئەم بەڕێزە کە پیشەی کرێکارە ماوەی چەند ڕۆژێکە بەشدارە لە خۆپیشاندانەکەی هەڵەبجەدا. پەیامی تۆ چییە کە وەک کرێکارێک بەشداری لەم خۆپیشاندانانی هەڵەبجە؟ داوا لە خەڵکی هەڵەبجەیەکەین، خەڵکی کوردستانەکەین. ئێمە ڕۆژین ڕێیمان یا لە پێناوی کیە لەبەرەوە ئازادی بچێشین بە ناوی خۆمان، بۆ ناوی خۆمان، بۆ میلەتەکەمان. دەربەدەری ناڕەحەتیمان نەیە بەسەرا، ئەوە یاسا و قانونی حکوومەتەکەمانە. هەر دەسەڵاتداری ئەبینی شەش حەو حیمای بەدواوێ. حیمایان بۆچی؟ ئیسم من بانی ئەمرم ئەسمە بەردیوانی خوا، ئەڵێ تەفەکەر و فی مۆت بین لە مردن و مەحەسەبەینەوە قبلی تاریکی یەکەم. دڵم بۆ خۆشەکەبانی ئەسمە بەردیوانی خوا. ئەم شێعرشە بە بەڵای حیزبی کورسی بەدەستەکان ئاڵێم. ئامانەتێکی ئەم میلەتەکەم بووە، کورسی بەدەستەکان بزانم ماڵی کێچووە. ئەو دۆستی منە ئەڵێ دوژمنە، لە ناو عالەم عاشقی لە منە. کەسی ئامانەت کەسێکی رابێ، لە ناوی نابا نەوگڕ سوابێ. 50 سەربزن نابم بۆ نانێ، کە گیسکێ نەخۆم لەزەتی شوانێ. ئەبێ دۆڵە من شامەتی بێ، دیانجدێ قیامەتی بێ. ئەڵێ تۆ دوو سەرکەزی تکرێک بە ئینسال لە پلیسی ڕاز و ئەبی ڕەوان. هەر بەدەستی خۆ هەڵکەچرا، فریاو ناکەوێ ئەولا و برا. نە ئاژ نە ماتوڵ، نەمە ڕوو نەپوڵ، بۆچ کەس نایە بۆ قەبری قوڵ. ئیحسان بۆ مزگەوت، خێر بۆ مستەحەق، پیاو نجاتە لە چەقی دۆزەق. هەر کەس فەقیر بێ لەغاو کراوە، جەڵای بەدەست شەیتان دراوە. یا ئەڵێ خواکەی محتاجە بە زیکری درۆ، هەر تۆ بریشکێنی وەکو کەر بۆ جۆ. تەنیا دوو ڕێگەی بۆ تۆ داناوە، ئیختیاری هەردووکی بەدەستەوە داوە. ڕێگەی لابگی جەگە زوڵمەتە، ڕێگە رازی جەگۆ جەنەتە. زۆر سپاس بۆ بەڕێزت. هەوڵەدەین بچین لای هەندێک لە مامۆستایان و فەرمانبەران. بەڕێستان وەکو چی بەشداریتان کردووە لەم خۆپیشاندان و گردبوونەوەدا؟ پەیامی ئێوە چییە لە گردبوونەوە خۆپیشاندان؟ بەڵێ سڵاو بۆ کەناڵەکەتان. من وەکو مامۆستایەک وەکو هاوڵاتیەکیش کە بەشداری ئەم گردبوونەوانە کەم ڕۆژانە بەڕاستی پەیامی ڕاستەقینە و ڕاستەخۆی ئێمە بۆ ئەم دەسەڵاتە ئەوەیە کە ئەم دەسەڵاتە بە شێوەیەکی عملی بە تایبەتی لەم پەرچەکردارانەی دوێنێ و پێری حزبی دەسەڵاتە ئەوەمان پێڵێ کە ئەم دەسەڵاتە هەڵوەشاوەتەوە، لە واقعا شتێک نییە بە ناوی دەسەڵاتەوە. لەبەرەوە پەیامی ئێمە بۆ دەسەڵات دوو لایەنەیە. لایەنێک ئەوەیە کە ئەویش هەر زۆر جێگای ومێت نییە و زۆر یعنی پەیامێکی لاوازە کە ئەم لایەنانە بگەڕێنەوە بۆ سەر مێزی گفتوگۆ. ئەویش لەبەر خاتری هەلومەرجی کوردستان، لەبەر خاتری سەنگەرەکانی پێشمەرگە، لەبەر خاتری ئەم هەموو قەیرانەی کە ڕووی لە ناوچەکەی، لەبەر خاتری ئەو هەموو ئاڵوگۆڕانەی کە بەڕێوەیە و ئەمە شەڕی جیهانی سێم ئەنجامەکەی خەریکە دەرەکەوێت لە ساڵی 2016 پەیماننامەی سایکس-پیکۆ کۆتایی دێت و ڕەنگە دابەشبوونێکی تری جوغرافی لە سەر ئاستی ناوچەکە دروست بێتەوە. بەڕاستی هەر لەتکردنێک هەر کردبوونێکی ئەم وڵاتە، ئەم دەسەڵاتە، ئەم کۆمەلگایە، ئەم ملەتە و باڵەکەی لە ئەستۆی ئەوانەیە کە ئەمڕۆ خەریکە کوردستان لەتەکەنەوە جارێکە بازگەکانی دێگەڵە و دۆڵی هیران و نازنیندا ئەنێنەوە ڕێگا لە خەڵکە شەرعیەکان و لە پەرلەمانتاران و لە دام و دەستگا ڕسمیەکان ئەگرن کە بچن ممارەسەی ئیشی خۆیانەکەن. پەیامی دووەمان بۆ ئەم دەسەڵاتە ئەوەیە کە بەڕاستی ئەگەر ناتوانێت بگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ، ئەگەر ناتوانێت قیادەی جەماوەر و وەزعەکە بکات لەم هەلومەرجە ئاڵۆز و ترسناکەیە، بەڕاستی داوایەکی برایانە و دۆستانە و نیشتمان پەروەرانەی لێەکەین کەواز لەم خەڵکە بێنێ، با خەڵک بتوانێت لەم هەلومەرجەیە لە ئایندەی ئەم ململانێ نێودەوڵەتی و ئەقلیمیا بتوانێت کارتێکی باش و بەنرخ بۆ کوردستان ڕابکێشە و جارێکە ئێمە دووبارە نەبینەوە بە قوربانی وەکو ئایندەی شەڕەکانی چاڵدێران و شەڕی جیهانی یەکەم و دووەم و شەڕەکانی کەندا و بەهاری عەرەبی و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزیشت. لەگەڵ ئەوەشدا سارا کۆمیتەیەکی ئاشتی لە هەڵەبجە پێگەێنراوە کە ماوەی 2 ڕۆژە دەست بەکار بووە. مەبەست لە کۆمیتەکە ڕێگریکردنە لە هەر گرژی و ئاڵۆزیەک لە نێوان خۆپیشاندەران لەگەڵ بارەگا حیزبیەکان یاخود هەر دام و دەستگایەکی حکومیدا ڕوو بدات. ئەمڕۆ لە بەیاننامەی ڕێکخراو
بەرگەهێنەرانی ئەم خۆپشاندانەدا ئاماژەیان بەوەدا کە بەردەوامی بە خۆپشاندانەکان دەدەن هەوڵەدەین بچینە لای هەندێک لە بەشداربووانی خۆپشاندانەکەی ئەمڕۆ بەڕێستان وەکو کارمەندێک کە بەشدار بوون لە خۆپشاندانەکانی ئەمڕۆ و چەند ڕۆژی ڕابردوویشدا تاکەی بەردەوامە بن و مەبەستی بەشداریکردنتان چییە؟ هەڵێ ئێمە وەکو کارمەندان و فەرمانبەران مامۆستایان بە مافێکی خۆمان نەزانین کە داوای مافەکانی خۆمان بکەین و بەردەوامیش دەبین تا مافەکانی خۆمان دەست بەجێکەین. سپاس بۆ بەڕێزت ئەچینە لای هەندێک لە فەرمانبەران بەڕێستان پامی تۆ چییە لە بەشداریکردن لەم خۆپشانە؟ وڵای منی حەقی خۆمانە حکومەت تەڕ نابێت کەسە بێ ئەلفێکی بەزێ حکومەت تەڕ نابێ ئەمە مافی خۆمان چوار مانگە موچەمان وەرنەگرێتەوە بەردەوامە بین. بەڕێزت بەڕێستان پامی ئەوە چییە و وەکو چی بەشداریتان کردووە چەند ڕۆژە بەشدارن تاکەی بەردەوامە بن؟ وڵا پێشەکەی بە ناوی خۆیان وەک مامۆستایان دوێنێ موچەمان وەرگرت ئەوەی ڕاستی بێ وەک داواکاری هەموو فەرمانبەرانی دیکە تا ناڕێنەوە لەسەر شەقام لەسەر جادەیە بەردەوام لە خۆپیشاندان بەردەوامین تا هەموو لایە موچەی خۆشی وەرئەگرێەوە بە یەک موچە و دوو موچەیشدا ناکەوین تا موچەی هەمان وەرەگیرێت و داواکاریشم لە هەموو لایەکانی لە حکومەت هێرێم موچەی مامۆستایان موچەی دووەم و سێمیش بە زووترین کات بنێرە بۆ مامۆستایان. سپاس بۆ بەڕێزت سارا لەگەڵەوەشدا وا بڕیارە کە وەک پێشتر ئاماژەم پێدا کۆمیتە ئاشتیەکە دەست بەکار بوون و کۆمیتە ئاشتیەکە پرۆژەیەکیان پێبێت بۆ سەرجەمشار و شارۆچکەکانی تر و لەگەڵەوەشدا هەر لێرە لە بەیاننامە